ڕەوشی ئابووری لە ئێران قەیرانی کاتی یان تێکشکانێکی گشتی سڵاوتان لەبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژاف. گرانی کە دانیشتوانی ئێران دەڵێن بە ڕۆژ سەردەکەوێت و گەشتۆتە ئاستێکی ترسناک، بێکاری کە چاوەڕوانانی دۆزینەوەی کار دەڵێن تاقەت دەبڕێت و نەبوونی یان کەمبوونی دەرمانی پێویستی نەخۆشە سەختەکان لەلایەکەوە و لەلایەکی ترەوە تێکشکان و داخرانی کارگە و کارخانەکان و دواکەوتن یان نەدانی موچەی کرێکاران بۆ چەند مانگ و تەنانەت ساڵ ئاماژەیەکە بە قەیرانی ئابووری ئێستای ئێران. ئابووری ئێران ساڵانێکی زۆرە تووشی قەیرانە، بەڵام دەکوترێت دوای بڕیای دۆناڵد ترامپ بۆ جێهێشتنی ڕێکەوتنی ناوکی ئەم قەیرانە چۆتە ئاستێکی زۆر قوڵترەوە. ئەم قوڵتربوونەوەی قەیرانی ئابووری لە ئێران چەند پەیوەندی هەیە بە گەمارۆکان و پیلانی بیانی وەک بەرپرسانی ئێران دەڵێن و چەند ئاکامی شێوازی دەسەڵاتداری و بەڕێوەبردن لە نێوخۆی ئێراندایە. ئازیزان، بۆ باسە سەر ئەم تەوەرە ئەمڕۆ لە بەرنامە دوو میوانمان لەگەڵ دەبێت. میوانەکانی بەرنامەی ئەم حەوتە کە لە ڕێگای سکایپەوە لەگەڵمان دەبن بریتین لە بەڕێزان هۆشیار ڕۆستەمی، ڕۆژنامەوانی ئابووری لە تاران و دیاکۆ خەیات، کارناسی باڵای ئابووری لە ڤانکۆڤری کانادا. بەخێرهاتنی هەردوومای بەرنامە دەکەم و لەسەر ئێزنیان لەگەڵ کاکوشار دەست پێ دەکەین. کاکوشیار، وەک لە دەستپێکە ئاماژەم پێدا دوو بیرۆکە هەیە. بیرۆکێک دەڵێت کە ئەوەی کە ئێستەمە دەیبینین لە ئێراندا کاردانەوەی ئەو گەمار و دژوارانەیە کە ئەمریکا دیسان خوێ سەر ئێران. لایەنێک ترەوە دەڵێن نا، ئێمە دەبینین ئەگەر چاو لە داهاتی نیشتمانی بکەین لە ساڵی 86 تانەوەدەوە 20% دابەزی بوو، کەواتە چاوەڕوان دەکرا ئەم قەیرانە ئابەم قوڵیە سەر هەڵبەدا. ڕای ئێوە چییە؟ بە بڕای منی شەروایە گەمارۆکان هێشتا ئیشیو نەبووە لە نزیکەی 5 ڕۆژناماوە بەوەی کە فازی یەکەمی ئەو گەمارۆیانەی کە دۆناڵد ترامپ دوای دەرچوونی لە ئەو ڕێکەوتنە ناوەکیەکە بیکە ئەو چەند ڕۆژەی ماوە لەبەرەوەی من ناتوانین بڵێ لەبەر گەمارە بکەنە. بەڵام ئەوەی کە باسی گەمارەوە ئەکرێتەوە خەڵکی ئێران ئەمە یەکەم جار نییە کە گەمارەی ئابووریان نەخرێتە سەر، لەبەرەوە ئەزموونێکیان هەیە و بەپێ و ئەزمونە دێن ئەو جۆرە ڕەفتارە ئابووری کە لەو پێشبیانە ئەیگۆڕن، یانەوێ خۆیان بخەنە بەشێکەوە کەت لە سەیفسایدا من بتوانن ئەو داراییانەی کە هەیەە ڕای بگرن وەزەرێکی کەمتر بکەن لە گەمارۆکە. لەگەڵ ئەوەشە شێوازی بەڕێوەبردنی ئابووری لەم چەند ساڵی ڕابردووە بەتایبەت لە ساڵی 84 بەملاوە گەیشتۆتە ئاستێک کە ئیتر مەجالی نەهێشتۆتەوە بۆی بتوانن کێشەکان یا ئەو مشکلانەی کە هەیە زیاتر دوای بخێت. ئێمە ئازانین لە بەشی ئابووری یا بڕێک کێشە یا مشکلە هەیە تۆ توانی بۆ کاتێکی تر دوای بخەی، بەڵام ئەمە بۆ هەمیشە نابێت. لەبەرەوە بە بڕای من بۆمبەستێک دروست بووە کە ئیسێ بێم کێشانە یا چارەسەر بکرێت یا ئەوەی کە ئەتوانێت کێشەی گەورە هەم بۆ ئەمنیەتی وڵات هەم بۆ ژیانی ڕۆژانی خەڵک دروست بکات. لەلایەکی تریشەوە ئەم بارە دەرونیە کە دروست بۆ دوای باسی گەمارۆکان ئەو پاڵی پێوە ناوت بۆی کە بە شێوەیەکی دژوارتر و شەدیدتر ئەو کاریگەریانی کە بوێتی ڕنگ باتەوە. کاکوشێر، ئەمڕۆ بانگی مرکزی بەیاننامێکی دەرکردووە دەڵێت کە لە ڕاستیدا ئەوەی کە ڕووی داوە ئەو قەیرانە قوڵە گرانبوونی دراوی بیانی و ئەو بەگشتی دژواری ژیانە پەیوەندی بە واقعی ئابووری ئێرانەوە نییە و پیلانێکە لە پشتیدا. بەڕای ئەوە چەند دروستە؟ ئەوەی کە پیلان ئەوەی کە ئابووریە ئەوە نە کزە ئەوە نە لاوازە کە ئەگەر هەر کەسێ بێ پیلانێکی پێ بگەڕێەوە هێزی پێشکی وەتوانێت پیلانی پێ بگەڕێەوە، ینی شێوازی بەڕێوەبردنی نادروست، شێوازی بەڕێوەبردنی نائستاندارد. لەبەرەوە من ناتوانم من هیچ زانیاریەکەم لەسەر پیلان نییە، پێم وا بێ بانکی ناوەندی ئێرانیش زانیاری لەسەر پیلان دەبێت. بەڵام ئەوترێت لەم لاولاوە بیستێ کە پیلانی نێودەوڵەتی هەیە بەتایبەت لە ناوچەکەیە و پیلانی چەند کەسێکیش کە لە ناوەن ئەم گەمارۆیانە بە دڵنیایی و بۆ کەسانێک هەمووی خێر و بەرەکەتە، بەڵام بۆ گشتی خەڵک زەرەرە. لەبەرەوە کەسانە بەگشتی ڕوبەڕووی ئەم هەر چارەسەرێکە بنەوە یانەوێ وەزعەکە خراپتر لێ بکەن. ئەبینین کەسانێکان چەند سەرڕافێک لە دوبەی بەتایبەت بۆ نرخی دۆلار
کەسانێک بوون کە لەوە پێش دۆلار یا درهەم یا یۆرۆیان داوەتە بازار بەڵام ئیستێ لەبەرەوەی کە بازارێکی دووەم خەریکە لە ئێران دروزە بێت بۆی بتوانێت بە جۆرێک نرخی دۆلار کۆنتترۆل کا دوای ئەو سیاسەتە غەڵەتەی کە بەکارهێنرا بۆی کە دلار لەسەر نرخی 4200 من ثابت بکرێ نایەنێ ئەو بازارە ببێت یانێ هەموو دۆلارە بەدەست خۆیانەوە خۆیانیشی پێ بکەن لەبەرەوە ئەوان پلانی خۆیان هەیە پلانەکەشیانەوەی کە نرخ دۆلار و درهەمێکی کەمتریان ڕەوانەی بازار کردووە ئەم نرخی دۆلار و درهەم کەمتر ڕەوانەی بازارکردنە بۆتە هۆیەوەی کە ئێمە ئەو بەشەی کە داوا ئەکرێت دۆلاری کە داواکردنەوە بازارە ناتوانێت جوابگۆ بێ لەبەرەوە نرخەچێتە سەرەوە بەڵام بۆچی خەڵک هێشتا بەردەوامن لەسەرەوەی کە دۆلار کڕن زیێر کڕن بەشێکەوەی کە نرخ بەردەوامە چێتە سەرەوە یعنی کاتێک کە تۆ هەڵاوسانێکی ئابووری و نە زۆرت هەیە بەردەوام نرخەکە دەچێتە سەرەوە ئەو خەڵکانەی کە تا ئیستێش خۆیان گرتووە دۆلار یا زێڕیان نەکڕیوە ئەگەن بۆ نەتیجە کە بێمەش فریای خۆمان بکەین ئەگەر شتێکمان هەیە بیکەین بە پارە نەقدی بکەینەوە بچین دۆلار بکڕین زێر بکڕین بەشی دووەمیشی ئەو شەڕقسەیە کە لە نێوان ڕۆحانی دۆناڵد ترامپە ڕوویاوە ئەم شەڕقسەیە ڕەنگە کە نابەدڵنیاییەوە کاریگەری شێوتۆی لەسەر ئابووری ئەمریکانیە بەڵام بۆ ئابووری ئێران زۆر کاریگەرە ئەو کاتی کە تۆ باسی شەڕەکەی باسی ڕوبەڕووبوونەوەی سەربازی بکرێە هەر شتێک لەو شێوە ئەوە خەڵک نیگەرانەکە و خەڵگەیانەوێت ئەگەر شتێکی وا ڕوویە وا ژیانی خۆیان ڕێخست بێت کەمترین زەرەرکەن لەبەرەوە ڕووەکەن ئەو بازارانە بازارایە کە زوو نەقدەبنەوە وەک دۆلار وەک زێر وەوە فشارێکی زۆرتر دروزەکاتوە بێتە هۆیەوەی کە نرخچێتە سەرەوە دیاکۆ ببین لای ئێوە بەڕای ئێوە چی بەڕای ئێوە بەگشتی ئەم قەیرانە هۆکارەکەی هەرچیەک بێت کۆماری ئیسلامی با بڵێن توانایی ئابووری ئەوەی هەیە یا توانایی بەڕێوەبردنی ئەوەی هەیە کە چارەسەری بکە یعنی ئەگەر بیانەوێت دەتوانن چارەسەری بکەن یا قەیرانەکە بەسراوەوە بەگشتی و پێکهاتی کۆماری ئیسلامی کاک شاید من دەنگی کاکوشێرم نەبوو ڕاستەکەی جۆم لە سەوڵامەکەی نەبوو بەڵام لە پەیوەندی لەگەڵ پرسیارەکەتان من پێم وایە کە کێشەکە قوڵتر لەوەیە کە بەلاچوونی تەحریم ئێمە چاوەڕوانی باشبوونی دۆخەکە بکەین لە ڕاستیدا ئەو کێشەیە کۆکراوەی ویا بڵین ئەنباشتی کۆمەڵێک لە بحران و لە قەیرانە کە لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا بەهۆی سیاسەتە غەڵەتەکانی دەسەڵاتدارانی ئێران بەسەر پێکاتەی ئابووری و بەسەر فەزا اقتصادیدا هاتووە ئەوەش بۆتە هۆی ئەوەی کە ئێمە لە حاڵی حاضردا شاهدی ئەوە بین کەس لێرەدا سیستمێکی ڕانتی گەنداڵ و ناکارامەدمان هەبێ کە هەر ڕۆژەی بە سیاسەتێک یان هەوێت چارەسەری دۆخەکە بکەن کە ئەوەش ناکرێت بەهۆی ئەوەی کە ژێرخانی ئابووری وە سیستم و ساختاری ئابووری تەواو تێکشکاوە چ تەحریم هەبێ و چ تەحریم نەبێ ئێمە ناتوانین چاوەڕوانی دەستکەوتێکی وابین هەروەکی کە لە ماوەی 2-3 ساڵی ڕابردوودا دوای ئەوەی کە بەرجامیش هاتە دی وە زۆر کەس چاوەڕوانی دەکرد کە لە دوای ئیمزای بەرجام لە ئابووری ئێراندا ڕشت و تەوسعەیەکی زۆر بێتە دی لە ڕاستیدا نەتەنیا هیچ پێشکەوتنێک نهاتە دی لە زۆر بابەتدا پاشکەوتن وە خراپبوونی دۆخەکەمان دیت ئێمە دەزانین کە لە ماوەی ئەو 2 ساڵی ڕابردوودا چەندین کێشەمان هەبووە لە ڕووی بێکاری و هەروەها بۆ تەوەڕوم بۆ بەیسە هەڵامسان کە دەوڵەتی ڕوحانی بە شعار و بەوەی کە دەیهەوێت بێت تەوەڕوم کۆنتترۆل بکە هاتە سەرکار بەڵام لە ڕاستیدا ئەگەر چی بۆ 2 ساڵ توانی بە هەندێک سیاسەتی ئینقبازی تەوەڕوم کۆنتترۆل بکە بەڵام لەو لاوە ڕکود و کەسادێکی زۆری بەدوای خۆیدا هێنا و ئابووری ئێران تووشی هەڵچوونی نرخی بێکاری بوو لەو 2 ساڵی ڕابردووشدا کە بەرجام هەبوو لە ئێراندا ئێمە نەمانتوانی چاوەڕوانی وەی بین کە باشبوونی وەزیەتەکە ببینین بەهۆی ئەوەی کە
ئێران خەرجێکی زۆر و یا هەزینەیەکی زۆری دۆلاری و ئەرزی هەیە لە ناوچەکەدا لە دەرەوەی سنوورەکانی و بەهۆی ئەوەوە نەیتوانی بەکار و باری نێوخۆی ڕابگا. ئێمە دیتمان چەندین بانک لە نێوخۆ وەرشکەست بوون، چەندین مواسسە و چەندین مواسسەی ماڵی وەرشکەست بوون و قەیرانی نەخنینەگیمان هەیە لە ئێراندا. بە هەمووی ئەوانەوە نیشان دەدا کە چه تەحریم هەبێ و چه تەحریم نەبێ دۆخەکە هیچی لێ ناگۆڕدرێ. کاکدەگۆ هەر لێرەدا چی ڕوئەدا کە لە 4 ساڵ دەسەڵاتداری ڕۆحانیدا نرخی دۆلار تەنیا $150 واتە کەمتر لە 3-4% سەردەکەوێ، بەڵام لە دوومانی ڕابردوودا لەم 2-3 مانگی ڕابردوودا نرخی دۆلار نزیک بە 250% لە 100 زیاتر بوو، واتە بۆتە 2 قاتونی و بارەکەی. چی ڕووی داوە؟ ئەمە بەرهەمی سیاسەتانێک کە 40 ساڵ پەیرەوە دەکرێت یا هەڵەیەکی گەورەی با بڵێن لە بواری تەکنیکیۆ کراوە لە دەسەڵاتی ئابووری ئێراندا؟ لە ڕاستیدا نرخی دۆلار لە مێش ساڵە بە شێوەیەکی دەست کرد واتە مەسنوعی لە خوارە ڕاگیرا بوو. نرخی دۆلار قەت لە دەور و بەری 3000 و 4000 نەبوو بەهۆی ئەوەی کە شکافێکی تەوەڕوومی زۆر لە نێوان اقتصادی ئێران و اقتصادی دەرەوەدا هەبووە. نرخی دۆلار بە شێوەیەکی مەسنوعی لە خوارە ڕاگیرا بوو بەهۆی ئەوەی کە دەوڵەتی ئێران داهاتێکی زۆری نەوتی هەبوو، داهاتێکی زۆری ئەرزی هەبوو، دەیتوانی بانکی ناوەندی دەیتوانی بە شێوەیەکی مەسنوعی بە فشارێکی کە بەسەر بازاری دەهێنا بە تەزریقی دۆلار و یۆرۆ نرخەکان تا ڕادەیەکی لە خوارە ڕاگرێ. بەڵام هەروەکی دیتمان بە چکۆلەترین زەربە واتە بەهاتنە ئارای ئەوەی کە لە سەرڕاوە تەحریمەکان دێنەوە گۆڕە، دیتمان کە نرخی دۆلار بۆ لای ئاستی ڕاستەقینەی خۆی دەچێتە سەرێ و ئەگەریش لە ماوەیەکی کورتدا نەتوانن ئەو شتە کۆنتترۆل بکەنەوە وەکو جاران زۆر لەوە زیاتریش دەچێتە سەر و قەیرانەکە قوڵتر دەبێتەوە. بەداخەوە کاکوشیار ڕۆستەمی سکایپەکەی براوە هاوکاریمە هەڵدەدەن دووبارە پەیوەندی پێوە بکەن. کاک دیاکۆ، چەند ئێران چی بدەگی لە شارەتێکی ئاوادا؟ دیارە ئەو گوشارەکە دەخرێتە سەر ئێران دەبێتە هۆی دژواری هەناردەکردنی نەوتیش، واتە قسەی ئەوە هەیە کە نەوت دەتوانێت بگاتە پارکیشە مەسەڵەن بکرێتە $100 لە بەرمیلێکدا. ئێران دەتوانێت ئەگەر نرخی نەوت سەر بکەوێت و ڕێگایەکی بۆ بدۆزرێتەوە بۆ فرۆشتنی نەوت ئەم قەیرانە تێپەڕ بکات یا دەبێت هۆی تێکشکانی بەگشتی؟ پێم وایە لە دوای ئەو چەند مانگەی داهاتوودا کە تەحریمەکانی ئەمریکا دێنەگۆڕێ داهاتی نەوت بە شێوەیەکی بەرچاو دادەبەزێ کاکشید بە خاطرەوەی کە ئەو تەحریمانە تەنیا لەسەر نەوت نین، لەسەر سیستمی کەشتیڕانین، لەسەر سیستمی بانکین و کۆمەڵێک کێشە ساز دەکا کە ئێران ناتوانێت داهاتێکی وای ئەرزی هەبێ لە دەرەوەڕە. بۆیە ئێران لە نێو خۆشدا بەهۆی ئەوەی کە لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردوودا بەهۆی سیاسەتی بە قەولی خۆیان کۆنتترۆلی تەوەڕووم لەولاوە کەسادێک و لە ڕاستیدا ڕوکودێکی زۆر حاکم بۆ لە ئێراندا دەوڵەت لە داهاتی ماڵیاتی بردەبێت. دەوڵەت ناچار دەبێت کە لە داهاتوویەکی نزیکیشدا داهاتە ماڵیاتەکەی دێتە خوارێ، ناچار دەبێت لە خەرجەکانی کەم بکاتەوە. چۆن لە خەرجەکانی کەم بکاتەوە لەلایەک مەسەن یارانەیەکی زۆر دەدا، ناچار دەبێت یارانەکان قەت بکە یا قیمەتی بێنزین و بە قەولی خۆی حامیلە ئێنەرژیەکان مەسەلەن زیاد بکە یا مەسەلەن قەرزەکانی کە بە بانکەکان هەیەی نەیداتەوە، هەروەچی تا ئێستش نەیداوەتەوە. و لە هەمووشی مهمتر ئەوەیە کە هەزینەی لە ڕاستیدا هەزینە عمرانیەکانی تا ئاستی سفر کەم بکاتەوە. زۆر باش ئەگەر هەر بۆی جێبەجێ نەبوو ناچار دەبێت کە خەرجە نظامیەکانی لە ڕۆژهەڵاتی ناوڕاست کە هەمووی هەر بە دۆلار و بە یۆرۆیە کەم بکاتەوە کە ئەوەش یەکێک لە ئامانجەکانی ئەمریکا لە تەحریمەکاندا. دینەوە سەرەوە کاکوشیارمان لەگەڵا. کاکوشیار چەند پێتان وایە گۆڕینی
بەرپرسانی تیمی ئابووری دەسەڵاتی حەسەن ڕوحانی دەتوانێت با بڵێن کێشەکە هێوەرتر کاتەوە یا چارەسەری بکات، چون ئێوە ئاماژتاندا بە هەندێک لە خاڵەکان قسەی ئەوەیە کە ئێمە دەزانین لە 7 ئۆگۆستە واتە تقریبەن لە 8 ڕۆژی ترە گەمارۆکان لەسەر با بڵێن ئۆتۆمبیل و تەڵاو فلزە گرانبەهاکان دەست پێ دەکات و دواتریش لە مانگی نۆوان برداواتە تا 4 مانگی تر 120 ڕۆژ ئەچینە سەر گەماروی نەوتەکە لە شرایەتێکی ئاوادا وەک ئابووری ناسێک چاوەڕوان دەکەن کە ڕەوشەکە خراپتر بێت یا شتێک لە بەردەستی دەسەڵاتی ئێرانیدا هەیە لە بواری ئابووریدا بۆ ڕەوشەکەی هێور بکاتەوە. من پێم وایە ئەوەی کە ڕەوشەکە سەختتر ئەبێ قەتەن وایە، ینی هیچ ئەمە ڕێگە چارەیەتیان نەماوە، هەرو جۆرەی لەو پێشی ژاماژەم پێکرد. ئێمە جارێکتر ئەزمموی تەحریممان بووە، ئەزمموی ئەومان بووە کە زلهێزێک وەک ئەمریکا یا جیهان بێوێت گەمارە بخاتە سەر ئێران. ڕاستە ئەم کەڕەتە تەنیا ئەمریکایە، بەڵام با بزانین ئەمریکا سوڵتە و کۆنتترۆڵێکی زۆری هەیە بەسەر بەشە ماڵی و پوڵی و پوڵیە نێودەوڵەتیەکانە. لەبەرەوە گەر حەز بکاتەوە ئەتوانێت بە تەنیا ئێران لەو سیستمە نێودەوڵەتیە بکاتە دەرەوە وەلاینێ. ئەمەش کێشەی گەورەمان بۆ دروزەکە دیاکۆ ژاماژەی پێکرد بە تایبەت لەسەر ئەو داهاتەنەوتیەکان کە کەم بێتەوە. من پێم وایە ئەگەر ئێمە نەگە شتێکە داناڵ ترامپ پێڵێ چون زۆر ئەستەما کە تۆ بتوانی هەناردەکردنی نەوتیران بگەێنی بە سفر، بەڵام ئەگەر بڵین وەک گەمارۆکانی پێشووتری کاتی ئۆباما بیگەێنێ بە 800,000 تا 1 ملیۆن بۆشکە کەمی بکاتەکانان 2 ملیۆن و 400,000 بۆشکە لە ڕۆژایە. ئێمە گەر زۆر خەرجیەکانیش کەم بکەینەوەش لە ساڵە 90,000 ملیارد تمەن ئەو جۆری کە من حسێبم کردووە کەمی ێنێ، ینی کورتێنێ بوجێ ئێرە. لەگەڵ ئەوەیە ئایا ئەو خەڵکی کە گەوردرێن بەرپرسەکان بڵێ بە بڕای من کاریگەری هەیە، بەڵام کاریگەریەکەی تەنیا ئەوەیە کە تەسمیمی هەڵە نەگیرێن، ئەوەیە کە تەسمیمی خراپ نەگرن، یعنی ئەوەی کە شێوازی بەڕێوەبرنەکە جۆرێک بێت کە ئەویش نەبێتە شتێکی زیایی بەسەر گەمارۆکانە وەزاکە خراپتر بکە. ئینا ئەوەی کە ئێمە بە تەسمیمی ناوە لە ناوە بە شێوازی بەڕێوەبردن ئەگەر هەموو شتێکیش دروست بێت کە پێم وانیەوە بێت، هەموو شتێکیش دروست بێت ناتوانانی بە ئاسانی لەگەڵ گەمارۆکانە ڕێبی. ئێمە دنیایەکمانێ دنیاکی پێکەوە بەسراوەمان هەیە، هەرو جۆری کە پێم وتن ئەمریکا زۆر زلهێزە بەتایبەت لە بەشی ئابووریەکەیە، کاریگەرە و ئەتوانێت شێواز تەعیین بکات بۆ هەموو وڵاتەکان. زۆر چاکە کاکۆشیان بۆ پێناسۆکە لە ڕەوشەکە ئێوەی دەن بە گشتی پێتان وایە چەند کۆماری ئیسلامی دەتوانێت با بڵین تێپەڕ بێت لەم هەلومەرجە، یا چەند دەتوانێت گوشاری ئابووری ئەو نەقرس بێتەوە کە خەڵک کاردانەوەیەکی سیاسی جدیان بێت و بە گشتی با بڵین زەوی کایەکە بگۆڕدرێت؟ من نازانم زەوی کایەکە چۆنە گۆڕدرێت، چونەوە بە بڕای من بەشێکە لە ئەوەی کە کۆمەڵناسیە، ئەمە بەشی سیاسی و کۆمەڵناسیە، بەڵام لە ڕووی ئابووریەکەەوە ئەوەی کە خەڵک لە ژێر گوشاران بڵێ خەڵک گوشارێکی زۆری لەسەرە، ئەوەی کە ئایا هاوڵیەک دروزە بێت لە نێوان دەوڵەت و لە ناو خەڵک ئەو پێیان وابێ کە دژمنێک یا هێرشبەرێکی بیانی هەیە ئێوێ هێرش بکاتە سەریان، جام هێرشە ئابووری بێ، هێرشەکە سەربازی بێ، یا هەر شتێک پێیان پێکەوە لە بەرامبەریا بێستن، ئەمانە بێ بێسین چاوەڕێ بکەین. بەڵام خەڵکی ستێ کێشەی گەورەی هەیە بە تایبەتەوەی کە ئەم نرخە دۆلارە ڕەنگە بۆ چینانەی کە چینی نزمی ناو کۆمەڵگەی ئێمن هێشتا نەیانتوانیوە سنسی بکەن، هێشتا نەیانتوانیوە حسی بکەن. بۆچی؟ چونەوان نە خەرجیان هەیە بە دۆلار، نە ئەو دۆلارە ڕاستە و خۆ ئیسێ لەم 3-4 مانگەیە توانیوێتی کاریگەری بکاتە سەر ژیانیان، بەڵام بەردەوام ئەگەر ببێت بە دڵنیاییە و کاریگەری کاتە سەر ژیان. پێم وابێ توش کێشەی تەکنیکی بووین. کاک دیاکۆ ئاماژتاندا با بڵین ئەو هەزینە زۆرەی کە دەستێوەردانی ناوچەی ئێران هەیەی لە ئەگەر وەک ئابووری ناسێک لە هەلومەرجێکدا کە ئابووری نێوخۆ تێکشکا و گرانیەکە گەشتە ئاستێکی ترسناکەوە، پێتان وایە کە چەند ئێران ئەتوانێت لەو یارمەتیانەی کە داویەتی ئێستا کەڵگۆ بگرێتەوە، واتە ئەو پەیوەندیانە کە لەگەڵ رووسیا هەیەی ئەو دەسەڵاتەکە لە عێراق لە ئێران نزیکە، ئەوەی کە تورکیا دەڵێت ئامادە نییە بە پێی گەمارۆکانی ئەمریکا سیاستەکانی خۆی لەگەڵ ئێران پێداچوونی بەسەردا بکات. چەند ئەو دراوسیانە، چەند ئەو هەپمانە دەتوان لە شایەتی ئاوادا لە بواری ئابووری یارمەتی ئێران بدەن؟ ئەسڵەن ئاوا با بڵین زەرفیەتێک و توانایەکی ئابووریان هەیە؟ بەوابە، بەڵام لە ڕاستیدا هەرێکە لە وڵاتانە چ چین، چ رووسیا، چ تورکیا
لە بواری پەیوەندی ئابووریەوە زۆرتر و بەدایان قات زۆرتر لەگەڵ ئەمریکا لە پەیوەندیدان و دێن چاو لێ دەکەن هەزینە فایدە دەکەن هەڵی دەسەنگێنن کە ئەگەر تەحریمەکانی ئەمریکا ئەوانیش بگرێتەوە لە ڕاستیدا زەرێکی زۆرتر دەکەن تا ئەوەی کە یان لەگەڵ بێن پشت لە ئێران بکەن لەبەر ئەوەی کە چاوەڕوان ناکرێتکە ئەوان تاسەر لەگەڵ ئێران بن بەڵام لەگەڵ ئەوانەش ئێران ڕەنگە بە هەندێک شێوە بتوانێت تەحریمەکان دەور لێ بداتەوە لە ڕێگای عێراق هەروەچی کە ئیشارەتان پێ کرد بەڵام ناتوانێت لە ئاستێکی زۆردا ئەو شتە بکە بۆیە لە ڕاستیدا کاریگەری تەحریمەکان تا ئاستێکی 90% دێتە دی وەکومەر ئیسلامیش ینی لە ڕاستیدا ڕێگایەکی نییە بێجگەلەوەی کە لەگەڵ ئەمریکا ڕێک بکەوێت و داواکانی قبول بکە. ئەی کاک دیاکۆ ئێوە ئەو توانایە دەبینن لە بەرپرسانی ئابووری کۆماری ئیسلامیدا کە سیاسەتێکی با بڵێن وەک دەکوترێ فارسیوتنی ڕیاضەتی اقتصادی یعنی بە شێوازێک هەزینەکان ناخۆ کەم بکەنەوە بۆەوە کە دژوارەکان کەمە بێتەوە ئەو شێوازی پۆل خەرجکردنیان داڕشتنەوەیکی دووبارە لە سیستمی ئابووری ئێراندا پێتان وایە توانایی زانستی و ئێرادەی ئەوە هەیە کاری وا بکەن؟ پێم وایە من زۆر بەدبین نیم بەڵام لە ڕاستیدا هەرچۆن کە لە دەورەی خاتمیدا ئیسلاحاتی سیاسی لە ئێراندا شکستی خوارد پێم وایە لە دەورەی ڕوحانیدا ئیسلاحاتی اقتصادی شکستی خواردووە بە خاتری ئەوەی کە بەهۆی ئەوەی کە لە ئێراندا ساختارەکە و پێکاتەکە بە شێوەیەکی ناسالم وەڕانتیە بۆیە دەسەڵاتی قووەی مجریە بە شێوەیەکی کاریگەر ناتوانێت زۆر دەستێوەردان بکە لە شێوازی دابەشکردن و لە ڕاستیدا لە مدیریەتی اقتصادی وڵاتدا ئەوان ناتوانن مەسەلەن پێش بە گەندەڵی و بەڕانتێکی کە لە قووەی قەزاییە و لە ناوەندەکانی دیکەی دەسەڵاتدا هەیە بگرن بۆیە پێم وابێ ئەگەر دەوڵات لە چوارچێوەی هەزینەکانی خۆیدا کار بکە هەروەکی کە ئیشارەم پێکرد دەتوانێت یارانەکان قەت بکە دەتوانێت مەسەن خەرجەکانی دیکەی مەسەرەن کە بۆ پشتیوانی لە بنگا اقتصادیەکان دەیکا ئەوانە کەم بکاتەوە و لە کۆتاییشدا کە پێم وایە داهاتەکەی زۆر لەوە زیاتر دەبەزێ ناچار دەبێت کە هەزینە عمرانەکانی بە تەواوی یعنی حەزم بکە بۆیە پێم وانە بتوانێت لە چوارچێوە ئیسلاحاتی اقتصادیدا کارێکی ئەوتۆ بکە فقط لە چوارچێوە هەزینەکانی خۆیدا دەتوانێت کار بکە کە پێم وایە لە داهاتوودا ئەو شتەش دەبێتە هۆی ئەوەی کە لە ڕاستیدا نرخی بێکاری زۆر لەوە زیاتر بێ ڕکود و لە ڕاستیدا کەسادی زۆر لەوە زیاتر بێ و تەوەڕوم کە هەر ئێستێ دەستی پێکردووە و چاوەڕوان دەکرێت تا 6 مانگی دیکە تا ئاستی زۆر لە 40% زیاتر بێ هەرو شتێک کە لە ساڵی 73 و 74 و دواتر لە ساڵەکانی 85 و 86دا دیتمان لەسەرەوە بێتە دی ئەوانە هەمووی لەگەڵ یەک قۆناغێکی زۆر سەخت و دژوار لە ئێراندا کاک دیاکۆ دینە سەر کاریگەری ئەو قۆناغ دژوار لای جەنابەت بەڵام بچین لای کاکوشێر بەڕای بەڕێزت چی چەند دەسەڵاتی ئێران با بڵین بە پرسانی ئابووری توانایەوەیان هەیە کە سیاسەتی ڕیاضیەتی اقتصادی بەڕێوە ببن یعنی بە مدیریەتکردنی مەنابع جۆرێک کۆمەکەن وەزعەکە کۆنترۆل بکرێت و ئەو هەڵکشانەی قیمەتەکان کەمێک کۆنترۆل بکرێت کەمەوە بێتەوە بە پێچوانێکە دیاکۆ من بەدبینم من پێم وانە چونە خەرجانەی کە دەوڵەت دەیکات خەرچایەکە لێ کەم نابێتەوە دەوڵەتێکی گەورەیە کە بەشێکی زۆری کارمەند هەیە ئەم کارمەندانە داوای معاشەکەن داوای مانگانی خۆیانەکەن کەس ناتوانێت دەسی لێ بە بەشێکی تری کە زۆر گەورەیە بەشی یارانەکانە و سوسیدەیە کە نەقدی ئەدرێ بە خەڵک
کە لە ساڵە 42,000 ملیار تمەنە بەشێکی تری هەزینە عمرانیەکانە ئێوە خەرجانەیە کە بۆ دروستکردن و ئەم جۆرە شتانە بەکاردێت کاکداکوتی کەم بکرێتەوەری سێ شتێکی وان نییە ئێمە ساڵی 95 16,000 ملیار تمەن ساڵی 96 30,000 ملیار تمەن کێشەی یابوو ئێران 30,000 ملیار تمەن نییە ئەیکەن بە سفریش بەڵام هەرو جۆرەی ئاماژەی پێکرا لە بۆ توێژەکەی جەناب و کاک دیاکۆشە ئەگەر هەزینە عمرانیەکان کەم بێتەوە ئەوەنەی ترفم کوشارە خاتە سەر بازار لە ڕووی ڕکود و کەسادی ناو بازار ڕووبێکاریە حتمما ڕنگدانەوەی ئەبێت و من هەرو جۆری پێم وتن ئەگەر هەموو سەرفەجوویەکان بکرێت و نەوتیش نەک بکرێ بە سفر بگاتە 800,000 بۆ ملیۆنێک پۆشکە و نرخی نەوتیش بینی 75 بۆ 80 دلار بێت واش ئەو ئەگەر ڕێک بیڵێم 87,000 ملیار تمەن کورتێنێت بووجە 87,000 ملیار تمەنە کە تۆ ناتوانانی لە بازار قەرزی بکەی هەر ئێستاش دەوڵەتی ئێران نزیک زیاتر لە 700,000 ملیار تمەن قەرزدارە بە کۆمپانیە دەوڵەتیەکان بە کۆمپانیەکانی کەرتی تایبەت بە خەڵک بەشێکی لەم قەرزەی هێناوەتە ناو بازارەوە کە هەر 6 مانگ یا هەر 3 مانگ کەڕەتێ بە پێوەی کە ئەو وەرەقەی کە وەرەگرت بە شتێک وەک ترێژەری باند یا ترێژەری بیل لە ئەمریکا ئەبێ ئەوە سوودەکەی بعد ئەو سوودە شار بۆ خۆی کێشەیەکی گەورەیانی شتێکە خەرجێک کە ناتوانانی نەیە چون هەرو کاتی کە نەتدا یانیەوەی کە تۆ دەوڵەتەکەت شکستی هێناوە بە کاملی لەبەرەوەی من ئەو خەرجیانی کەمانە شتێک نییە خەرجی لاکچێری نییە دەی باشە کاکوشیار هەر ئالێرەدا کاکوشیار باوا بڵێن ئێران دەتوانێت خۆی بفرۆشێ بە وتەی جەنابەت تا 100 دلاریش بیفرۆشێت چی بکە بۆەوە ڕەوشەکە چارەسەر بکە ینی ئەساسەن ئەو زەرفێتە هەیە کە ئەم چون جەنابەت جۆرێک دەڵێ کە ناهومیدێکی زۆری پێوە دەبینرێ بە نسبەتی دروستکردنی ڕەوشەکە هیچ ڕووناکیە نابینرێ چی ئەبێ بکات ئێوە وەک ئابوورناسە بفەرمونون کە کۆماری ئیسلامی دەسەڵاتی ئابووری ئەشێ چی بکات کە ئەم ڕەوشە بەرەو چاکتر بوون بڕوات بەداخەوە بڵێ ئەم ناومێدیە هەیە بەڵام من پێم وانە کە ئەم کێشەی ئابووریەکی ستێ هەمانە هەمووی بگەڕێتەوە بۆی کە ئێمە گەر ئیسلاحی اقتصادی بکەین ئەم کێشانە هەمووی سفرێتەوە ئێمە سەرەتای کارەکەمانەوەی کە کێشە سیاسیەکەمان حل بێت من نازانم ئەم کێشە سیاسی چۆن لەگەڵ ئەمریکا حەل بێت چون دیپلۆمات نیم بەڵام ئەبێ حل ببێت وە کەسێکە سەوادێکی تۆز هەیەەوە بووی کەمم هەیە لە ئابووری ئازانم کە ئەگەر شێوازی سیاستکردنت لەگەڵ دنیا شێوازەکەی تەواو نەبێ یا دنیا بە هەر جۆرێک حەقیان ناحەق بیانەوێ بەرەو ڕووی تۆ بێستنەوە یا وڵاتێک وەک ئەمریکا هێزێک وەک ئەمریکا ڕوبڕووی تۆ بێستەوە بەداخەوە ئابووری وڵاتەکەت ئەگەر باشترین شێوازەکانیشت بێ ناتوانێت وەزێکی باشی بچونە مەشتێک نییە بۆ ساڵێک بێ بۆ 3 مانگ بێ بۆ 6 مانگ بێ ئێمە کەڕەتی پێشودیمان ڕێکەوتنێکرا پێشەوەی کە ڕێکەوتنەکە خۆی بگرێت ڕێکەوتنەکە ئەو مەنافعی بۆ خەڵک ببێت دووبارە هەڵوەشاوە ئەمە یانی کە لە ڕووی سیاسیەوە ئێمە هیچ سوباتێکمان نیە بە بڕای من ئەوی سەرەتا ئەبێ ئەم کێشە سیاسی لەگەڵ ئەمریکا حل بکرێت ئێمە ئەگەر قەرار بێت دەستڕستمان نەبێ بە دۆلارە گەر ئێمە قەرار بە حسابی بانکیەکانمان لە دەرەوەی وڵاتە ببەسترێ ئەگەر بانکەکانمان نتوانن کار بکەن ئەوە هیچ ڕوونایەت بەڵام ئەمە فقط شەرتی لازمە شەرتی کافی نییە ئەبێ حتمما ئیسلاحاتی اقتصادی قوڵ بکرێت لە ئێرانە ئێمە چەندانە بحرانمان هەیە بحرانێکمان بحرانی فەسادە بحرانی گەندەڵیە ئەم بحرانی گەندەڵی ئەم قیرانە بێت چارەسەر بکرێت ئەوەی کە هەر کەسێ دەستی بگات 50 ملیارد 100 ملیارد من 1000 ملیارد من لەلایەکەوە ڕاکێشێوی خاتە گیرفانیەوە ناتوانانی وڵات بێ بەڕێوە دانێکی تریان بحرانی ناکارامەدی ئەمە ئەم هەموو کارمەندە دەوڵەتەیەتی بەڵام من پێم وایە ئەگەر هەموو دەوڵەت بە وەزارەتەکانیەوە ئیسێدا بخەی بە ماوەی 1 مانگ هیچ کێشێک لە وڵاتە دروست نابێ ڕەنگە زۆشتیش ئاسانتر و تونتر بڕواتە پێشە بدانەیەکی بحرانێکی ترکە هەمانە ئەوەیە کە ئەو محیتە ئەو ئەتمۆسفێرەی کە خەڵق قەرارەتی کاسی بکەن محیتێکی مساعد نییە کاکوشیار داوای بەداخەوە کاتمان نەما فقط کاک دیاکۆی لە یەک کەلیمەدا پێ وایە ئەگەر کۆماری ئیسلامی دەتوانێت لەم قەیرانە قوڵە دەرباز بێ یان نا یەک وشە ئەرێ یان نا ئەمن پێم وانێ بەهۆی ئەوەی کە کێشەیەکی زۆر لەسەر کۆبووەتەوە زۆر سپاس لە هەردوومانی بەرنامە بەڕێزان هۆشیار ڕۆستەمی و دیاکۆ خەیات و ئێوە ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بێ گەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.